لە ئەستەمبوڵ بە ئامادەبوونی ژمارەی بەرچاو لە هونەرمەندان و ڕۆشنبیران و ئارزومەندانی هونەری شێوەکاری عەبدوڵموتەلیب گەردی وەک هونەرمەندێکی کورد پێشانگایەکی تایبەتی لە شاری ئەستەمبوڵ کردەوە کە نوێترین کارەکانی خۆی نوێترین بەرهەمەکانی خۆی لەم پێشانگایەدا نمایش کرد. پێشەچی بە خێراتنی ئەوەی بەڕێز دەکەم لە پێشانگاکەم کە ئەو پێشانگای تایبەتەم توانیم لە ئەستەمبوڵ بیکەمەوە لە ماڵی کەسێکی بەڕێز مامۆستا ئیسماعیل بێشکچی کە جێگای شانازی بوو هەموو کورد ئەمە شانازی پێوە دەکەم بەڕاستی زۆر سوپاسیان دەکەم کە میوانداریان کردم بتوانم کۆمەڵک تابلوی خۆم کە 17 تابلۆ پێک دێ لەو پێشانگایە توانیم نمایشیان بکەم لە شاری ئەستەمبوڵ. لێرەدا من زۆر خۆشحاڵم بە دیتنی کۆمەڵێک هونەرمەند لەو پێشانگایەمدا بۆ ناسینیان زیاتر بۆ جاری یەکەمە بتوانم پێشانگایش تایبەت لە ئەستەمبوڵ بکەمەوە. من بەر لەوە پێشانگام هەبووە پێشانگە لە شاری ئامەد کردیتمەوە پێشانگای تایبەت، بەڵام لە ئەستەمبوڵەوە جاری یەکەمە پێشانگای تایبەتی خۆم بکەمەوە. بە خۆشحاڵیەوە سوپاسی ئەوەی بەڕێز دەکەم کە خەڵکێکی هونەردۆست و هونەرمەند تێدا ئامادە بوون بۆ دیتنی تابلۆکان. ئەو تابلۆیانشم ئەو پێشانگایە مەبەستم بۆ ماوەی 1 مانگ بەردەوام دەبیتن لە ماری لە وەقفەی هونەری مامۆستا ئیسماعیل بێشکچی. لە ئەستەمبوڵ من جاری یەکەمەوە پێشانگای تایبەت دەکەمەوە، یەکەمین جارە کۆمەڵێک هونەرمەند لێرە ناز دەکەم دەیان ناسم. هیوادارم ببتە پردێک لە نێوان ئێمە و هونەرمەندانی کورد لە ئەستەمبوڵ بتوانین هاوبەش یەکتر بین، بەشداری لە پێشانگاکان بکەین، ینی بتوانین زیاتر یەکتر بناسین بۆ بەرەو پێچوونی هونەری شێوەکاری.